خاتو خەمینە ساڵح ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیە گفتوگۆکەین لەبارەی ئەرشیف و تەواوی دەستنووس و بابەتە هەرە گرنگەکانی لە دەستپێکی دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و چۆن ئەرشیفەکرێن و چۆن کار لەسەر تەواوی کتێب و ئەو بابەتە گرنگاناکەن و گرنگیدان بە بواری ئەدەب بە شێوەیەکی گشتی. خاتو خەمینە سڵاو لەبێ زۆر بەخێربێت. زۆر سپاس بوو. چی تەیە لەم ڕا فەرموو. پێشەکی سەری ڕێز و نەوازش لە ئاستی کەسوکاری شەیدان نەوی یەکەم. سڵاو و درود بە ڕوحی پاکی شەیدان. سڵاو بۆ جانی سەرۆک مام جەلال. پیرۆزبایی ئەم یادە مەزنە لە سەرجەم یەکێتیەکان و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم. ڕۆژێکی پیرۆزە بەلای هەمومانەوە زۆر بە شانازیەوە یادی ئەو ڕۆژاکەینەوە. بێگومان ڕاستە. دەستخۆش. خاتو خەمینە ئەمەوێت کۆمەڵێک بابەتی بە بڵین بە تایبەت لە بواری ئەدەبە لەگەڵ تۆ جەخت لێ بکەمەوە لەبەری بەڕێستان لە ئێستاە بە بڵێن لە مەکتەب بیر و هۆشیاریش کار لەسەر ئەرشیفکردنی ئەو بابەتاناکەن. ئەمە هەر لە دەستپێکەوە باس لەوە بکەم کە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان لەسەر دەستی کۆمەڵی کەسایەتی ڕۆشن بیر و ڕۆشن فکر دامەزرا. ئەمە چ کاریگەریەکی لەسەر بە بڵین دروستبوونی یەکێتی و دواتر لەسەر بەشێک لە نووسەران و لە ئەدیبان و لە بە بڵێم کەسایەتی و شاعیرانی ئەو سەردەمە هەبوو هەر لە دەستپێکەوە. ئێمە مای شانازیە کە لەو ڕۆژێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو لە ڕۆژێکا دروست بوو ئەو پەڕی نائومێدی و خەم و خەفەت باڵی کێشاوە بەسەر تەواوی گەلی کووردا. یەکێتی کە دروست بوو هیوا و ئومێدی گەڕانەوە بۆ جەماوەرەکەی مای خۆشحاڵی بوو کە دەسەی دامەزرێنەری ئێمە لەو سەردەمەیە ئاستی خوێنەواری زۆر کەم بوو، کەم کەس هەبوو بڕوانامەی هەبێت. بەڵام دەسەی دامەزرێنەری ئێمە بە سەرۆکاتی سەرۆک مام جەلال هەمویان خاوەنی بڕوانامەی بەرز بوون، خاوەنی دکتۆرا بوون. هەندێکیان چەندین کتێبیان هەبوو کە خۆیان دەریان کردبوو لە بواری تەرجومەیە ئیشیان ئەکرد، یعنی ئیشیان کردبوو، کتێب و نامێلکە و گۆڤاریان هەبوو. ئەمە جێگەی خۆشحاڵیە بوو کە ئێمە حیزبەکەمان حیزبێکی ڕۆشنبیر و حیزبێک بوو کە خاوەنی فکر بوو. و لە هەمان کاتیشا یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێکە خەباتی لە شاغ دەست پێ کرد لەو سەردەمەشا کۆمەڵێک خەڵکی بەتوانە و خەڵکی ڕۆشنبیر و کەسایەتی لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە. لەو سەردەمانەیە ئەوانەی زۆربەی زۆر بەشێکیان دکتۆر بوون، مامۆستا بوون، هەندەسەیان تەواو کرد بوو. یعنی ئەمانە زۆڵم و زۆری حکومەت وای لێکردبوون کە واز لە هەموو ئەو ئاستی خوێنەواری و لەپاڵ شۆڕشی چەکە شۆڕشی فکری و بڕیاریانە ئەمە تا چەند کاریگەری لەسەر شۆڕش هەبوو. دامت پێم خۆشە ئیشارە بەوە بین ئێمە لەو سەردەمەیە ئەگەر بیری لێ بکەینەوە لە ساڵی 85 کە حکومەتی بەعس لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە مفاوزاتێکە بوو، کاتێکە مفاوزاتەکە کۆتایی هات لەو کاتەیە حکومەتی بەعس تەواوی دەوایرەکانی لە گوندەکانە کشانەوە. بۆ نمونە خوێندنگاکانی داخست، بنکەی تەندروستەکانی داخست، دام و دەستگاکانی هەموو کشانەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمە بۆ ئەوەی ئەو بۆشایە پڕکاتەوە. هەستا کۆمەڵی دکتۆری هەبوو، هەندێکی تر هەبوون معاون توبی بوون، هەندێک هەبوون مەسەلەن دەورەیەکی سەریعی بۆ کردنەوە بۆ ئەوەی کە لە تەواوی گوندەکانە بنکەی تەندروستیان کردەوە. لەلایەکی ترەوە دەرگای خوێندنگاکانیان داخست بەڕووی خوێندکارەکانمانە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێکی پێشمەرگەکانمان مامۆستا بوون، هەندێکی ترمان هەبوو خوێندەوار بوون. دەورەیەکی سەریعیان بۆ کرایەوە بۆ ئەوەی کە ئەو دەرگای خوێندنگاکان بەڕووی خوێندکارەکانە چ لە هینی گوندنشینەکان و چ مناڵی پێشمەرگەکانمان هەمویان بێبەش نەبن. و لەلایەکەوە داهێنانێکیکەی هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆمەڵێک حاکممان هەبوو، محامیمان هەبوو، خۆی دادگای دانا، دادگای شۆڕشمان هەبوو. ئەمە داهێنانی جوان بوون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخە. و هەر لەو سەردەمانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان
کۆمەڵی خوێندکارانی دروست کرد یەکێتی نووسەرانی شاخ کۆمەڵی ئەدیب و خەڵک کاسانی ڕۆشنبیرمان هەبوو لە شاخ کە لە دەوری ئەو حیزبە کۆببوونەوە یەکێتی نووسەرانی شاخی دامەزران بۆ ئەوەی کە دەور و ڕۆڵی خۆیان ببینن لەو سەردەمانەیە لە شاخ چەندین کتێب و نامێلکە و گۆڤاریان دەرەکرد ڕۆژنامەیان دەرەکرد یعنی دەورێکی زۆر زۆر جوانیان هەبوو لە هەمان کاتا یەکێتی هونەرمەندانمان لە شاخ هەردامەزرا ئەو هونەرمەندانە لە شاخ شانۆیان ئەکرد تیپی مۆسیقامان هەبوو تیپی مۆسیقای شەید کارزان کۆمەڵێک سرودی بەشێک لە سرودە نیشتیمانیەکانی سرودە نیشتیمانیەکان کۆمەڵێک سرودی شۆڕژیێڕی لەو سەردەمانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەموو داهێنانە جوانەی هەبوو داهێنانێکی کە لەناو لە گوندەکانە نوێنەری خۆیانیان هەڵبژارد یعنی هەر گوندێک نوێنەرێکی هەبوو هەڵیان بژار بوو ئەوەی کە ئەگەر کێشەیەک داواکاری شتێکیان هەبێت لە ڕێگەی ئەنجومەنی گوندەکەوە داواکاریەکەیان بگات لە هەمان کاتا ینی ئەمانە ئەم بۆشایانەی هەموو پڕکردەوە ینی دەورێکی زۆر جوانیان هەبوو ئێستش ئێمە بڵێن کە ئەگەڕێنەوە بۆ سەر ئەرشیفی زوو بەشێکی ئەو بەڕێزانەمانە کە لە سەردەمی شاخ ئەوانەی کە مەسە گۆڤاریان هەبوو نامێلکەیان هەبووە کۆتە ڤیددیۆیان بڵێ بە تەئکید هەموو ئەوانە و یەک خاڵێکی کە زۆر گرنگە ئێمە نابێ ئەوە لەبێ بکەین بەڕێز هێرۆخان لە سەردەمی شاخە دەورێکی زۆر کاریگەری هەبوو بەڵێ بەخۆی بە کامێرەکەی سەرشانیەوە بەشداری سەرجەم چالاکیەکانی ئەکرد ڤیددیۆی ئێستش کۆمەڵێک ئێمە ئەرشیفمان هەیە کە ئەگەڕێنەوە بۆ سەر ئەرشیفەکانی هێرۆخان دەست و چاوی خۆش بێ و ڕێز و حرمەتم هەیە لێرەوە بۆ جەنابیان کە ئێمە زۆر زۆر ینی سوودمان لەو ئەرشیفەی بینیوە خامینە با لێرە دەرفەت بێ بپرسم یەکێک لەو بابەتانی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بوونی هەبوو تاوەکو ئێستش بوونی هەیە ئازادی ڕادەربڕینە لە دەستپێکی دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئازادی ڕادەربڕینەکان لە نێوان ئەو دەستنووس و ئەو کتێب و ئەو با بڵێم تەنانەت بە شێوازی شعر و چیرۆک و تەنانەت لە نێو گۆڤار و ڕۆژنامەکان شاوتارانەی کە بڵاو بوونەوە ئەمانە چ کاریگەریکان لەسەر بەهێزکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو لە دەستپێکەوە ڕەوانشاد جەنابی مام جەلال هەمیشە ڕێگەی ئەدا هەوڵی ئەدا ئازادی ڕادەربڕین هەبێت چەندین جار لە سەردەمی شاخە هەتا کتێبێکە بۆ بە ناوی کتێبی سەگۆڕ ینی ئەوە مام وتی ینی هەندێکیان پیان ناخۆش بوو کە ئەو کتێبە دەرکراوە مام وتی بۆ پێتان ناخۆشە ئەو کتێبێکی دەرکرد و ئێوەش بە کتێب بە نووسین جوابی بنەوە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونیەوە و هەتا ئێستش هەر باخی بەوە داوە ئازادی ڕادەربڕین هەبێت یەکێتی کە دروست بوو لە ناو جەماوەرەوە دروست بوو و بۆ خزمەتی جەماوەر دروست بوو کاتێک کە ئێمە باسی داهێنانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکەین هەموو ئەم داهێنانە لە سەردەمی شاخە لە گوندەکانە ئەکرا بۆ خزمەتی گوندنشینەکان و بۆ خزمەتی جەماوەری یەکێتی بوو بۆ نمونە ئێمە کە دکتۆرێک باسی دکتۆرەکەین دکتۆرەکانمان لە سەردەمی شاخە کە پێشمەرگە بوون لەلایەک پێشمەرگە بوون لە جەبهەکانە لەلایەکی جانتایەکیان بەشانەوە بوو دا و دەرمان و پێداویستی کاتێککە برینارێکمانە بوو تیماریان نەکرد و چارەسەران بۆ کردوە لە هەمان کاتیشە خزمەتی گوندنشینەکانیشیان نەکرد سەدان کەسیان لە مردن ڕزگارە کرد لە کاتی بردومانی تیارە لە کاتی پێوەدانی مارود و پشکە ینی ئەمانە هەمووی خزمەتێکی زۆر جوان بوو کە لەو سەردەمە ئەکرا ئەم بابەتانی کە ئێستا ئێمە تەواوی ئەم خەبات و ئەم تێکۆشانی سەرۆک مام جەلال و تەواوی پێشمەرگەکان کە هەندێکیان یەخ بڵێم بەشێکی زۆریان شەهید بوون و زۆری نشیان ئێستا لە بەشێک لە باڵاکانە ئەم بینینەوە کۆکردنەوەی جارێکی تر تەواوی ئەم مێژووە ئەم چیرۆکانە ئەم ئەرشیفانە تا چەند هەوڵی بۆ دراوە خات و خەمینە تا چەند گرنگە بەشێک لەمانە لەوانەیە ئێستا بڵێن لەلایەن بەشێک لە بڵێ ئەندامانی سەرکردایەتی و بەشێک لەوانەیە کە بەشێک لە چیرۆکە ناخەژێن و قورسەکان کە بە ژیانی ئەوانە تێپەڕ بوون هەوڵ ئەین و دەستیان ناوەتە قەڵم کە بیکەنە کتێب وە بتوانن بەشێک لەوانە بکەنە ئەرشیفێک و مێژوێک و جارێکتر بینوسنەوە ئێوە هەوڵەکان چۆنە لای ئێوە
ئێمە لە پێش کۆنگرەی چوارە مەکتەبێکمان هەبوو بە ناوی مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری کە دەستخۆشییان لەکەم لە پێش کۆنگرەی چوارە ئەو بەڕێزانەی کە لەو مەکتەبەیە کاریان ئەکرد کۆمەڵێک کاری جوانیان کردووە کۆمەڵێک بەرهەمی جوانیان هەبووە بۆ خزمەتی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ زەروریەت و گرنگیدان بە ئەرشیف و مێژووی یەکێتی و ئاستی ڕۆشنبیریکردنی کادرەکانمان لە کۆنگرەی چواری شاهل بڕیان لەسەر مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری درا کە بمێنێتەوە ئەو مەکتەبە من لێرە و دەستخۆشی لە ستافی مەکتەبەکەم ئەنجومەنی مەکتەبەکە کە هەر کەسە لە ئاستی خۆیان جێدەستیان دیارە و کۆمەڵی خزمەتی جوان کراوە کۆمەڵی بەرهەمی جوان لە مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری کراوە و لە ناو مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاریە بۆردێکیشمان هەیە بە ناوی بۆردی ئەرشیف و مێژوو کە بەندە لێپرسلاوی ئەو بۆردەم من لێرەوە سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ سەرجەم ستافی بۆردەکەم کە هەوڵمان داوە کۆمەڵێ بەرهەمی باش کۆمەڵێک خزمەتی جوان بکەین بە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و من دەستخۆشی لە هەموو ئەو هەواڵانە شەکەم ئێمە لە دەرەوەی بۆردیش کەسانێک هەیە خۆبەخشانە هاوکارمانن هەندێکی ترمان هەیە بە شێوەی عەقد کاریان بۆ کردوین هەندێکی بە شێوەی ڕێکەوتن کۆمەڵێک بەرهەمی باشمان هەبووە و چەندین کتێبمان چاپ کردووە و ئێستش کۆمەڵێک بەرهەممان هەیە کە حازرە بۆ چاپکردن و کۆمەڵی پرۆژەی تریشمان هەیە کاری لەسەرەکەین لە داهاتوو ئەوانش یەنە بەرهەم ئەرشیفکردنەکان تەنها لە ڕێگەی نووسینی کتێبەوە بن یاخود جارێکی ترگەڕانە بە دوای بەشێک لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک تەنها لە کوردستان لەوانەیە زۆر جار هەیە ئەڵێن بەشێک لە فۆتۆکان یاخود هەندێک دەستنووس هەن کە لە دەرەوەی کوردستانیش بوونیان هەیە تا چەند هەوڵەکان بۆم بابەتانش خراوەتەکە هەوڵەکانی ئێمە تەمان ئەوەی کە لە بۆردی ئەرشیف و مێژوو ئێمە ئەیکەین سەرچاوەمان نییە سەرچاوەکان خودی کەسەکانە ئەبێ کەسەکان هەواڵەکانمان کە ماندوو بوون لەگەڵ سۆرشەکەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بیان دۆزینەوە و چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین ئەمە تۆزێک کارەکەی قورستر کردووە چکە ئێمە ئەگەڕێنەوە بۆ ساڵی 1976 کارەکانی ئێمە لەو کاتەوە عنی دەست پێ ئەکات بەداخەوە هەندێک لەو هەواڵانەمان کە دەورێکی زۆریان هەبووە لە ناو شۆڕشی نوێی گەلەکەمانە لە حیاتە نەماون یاخود چونەتە تەمەنەوە یان ئێستا لە دەرەوەی وڵاتن تۆزێک زەحمەتە دۆزینەوەیان تا ئەیان دۆزینەوە تۆزێک کاتی ئەوێ ئێمە هەموو ئیشەکانمان ئەوە یعنی مثلەن کۆکردنەوەی داتاوزانیاریەکان کۆکردنەوەی کورتە ڤیدیۆکانمان تا ئێستا ئێمە بێلەوەی لە کتێبەکانمان کە چاپمان کردووە زیاد لە 25,000 داتاوزانیاری کورتە ڤیدیۆ وێنە نامێلکە گۆڤار سەردەمی شاخ لە بۆردی ئەرشیف و مێژوو لە مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری کۆکراوەتەوە کە ئەمە هەمووی دەستکەوتێکی باشە کە بۆ خزمەتی مێژوەکەمانە و لە هەمان کاتیشا چەندین کتێبیشمان چاپ کردو و وەکو باسم کرد کتێبەکان تەنها لەسەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانن یاخود بابەتی تر هەیە کە پەیوەستە بەم بابەتەوە و ئێوە کاری لەسەرەکەن بابەتی فکری کتێبی زۆرمان هەیە لە مەکتەب کە دەرئەکرێ لەسەر بابەتی فکری بەڵام ئەوانەی ئێمە وەکو بۆردی ئەرشیف و مێژوو زیاتر ئەگەڕێتەوە بۆ مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەواڵانەمان کە ماندوو بوون مەسەڵەن بۆ نمونە ئێمە کتێبێکمان لەسەر مامۆستایانی شۆڕش کاتێککە باسمان کردمان دەرگای خوێندنگاکان داخرا لەسەر مامۆستایانی شۆڕژ ئێستا بە دەستمانەوەیە کتێبێکمان ئێستا حازرە بۆ چاپکردن لەسەر پارتیزانەکانی دوای شۆڕژ ئەو پارتیزانانەی کە شۆڕش کە حکوومەتی بەعز ئەنفالی کرد و دوای ئەوان سنوور و کوردستانیان بەجێنێشت لە کوردستانە لە لادێ ڕووخاوەکانە لە ئەشکەوتەکانەمانەوە کتێبێکمان لەسەر پارتیزانەکانە کتێبێکمان کە تەواو بووە لەسەر هەواڵانی خات و خەمینە بێگومان ئەمانە گێڕانەوەی مێژوون و ئەبێ وەکو خۆی بێت تەنانەت وەکو ئەڵێن لە ناوهێنانی کەسەکان لە ساڵەکان تەنانەت لە شوێنەکان ئەگەر تاوی ئەم چیرۆکانە لە ئایندا بکرێنە فیلمی دۆکۆمنتاریش ئەبێ هەر وەکو خۆیان بن بە دوواداچوونەکانی ئێوە بۆ دووبارە وەرگرتنەوەی ئەم مێژوو ئەم ئەرشیفە چۆن کاری لەسەرەکەن لیژنەکان چۆن کاری لەسەرەکەن بەتەکید ئێمە ئەم چاوپێکەوتنانەی کە ئەیکەین بەشێکی بۆ فیلمی دیکۆمنتاریە
بەشێکی بۆ کتێبە بەشێکی بڵین وەکو چۆن ئەڵێ زەخیرە کۆی ئەەکەینەوە ئێمە هەموو چاوپێکەوتنەکانەکەین ئێمە تا ئێستا دوو فیلمی دۆکۆمنتاریشمان هەر لە بۆردی ئەرشیف و مێژوو کردووە کە هەر لەسەر شۆرشی نوێ بووە لەسەر یەکێکیان لەسەر دەسەی دامەز عفو ئەو یەکەم مەفرەزەی کە بڕیاریانە و چوونە شاخ یەکیان لەسەر ژیانی خاڵەشەها بوو هاوڕێکانی بوو و چەندین پرۆژەی ترمان هەیە بۆ فیلمی دۆکۆمنتاری لە داهاتووە کتێبێکمان ئەوەی کە وێستم باسی کەم هەواڵانی عەدەد جیاز لە دروستبوونی عەدەد جیازەوە تا 91 ئەوە بەرگی یەکەممان تەواو بوو چاپ کرا کتێبێکی کەمان لەسەر هەواڵانی دکتۆر و کارمەندانی تەندروستی شاغ بوو بە ناوی ڕەهەندی تەندروستی ئەوە شەر چاپ کرا و ئێستا بەرگی دووەمی کتێبی هەواڵانی دکتۆریشمان هەر حازرە بۆ چاپکردن و کتێبێکی ترمان لەسەر کۆمیتەی ئاگر کتێبێکی ترمان لەسەر هەواڵانی ترمان ئەوانەی کە وەکو ڕێخستنە دێرینەکان ئێمە هەستاوین چیمان کردووە ئەو ڕێخستنە دێرینانە ئێمە ناتوانین هەمووی جارێک کۆکەینەوە جارێ مەسەن لە شارێکە 3 کەس 4 کەس کە دەوری سەرەکییان هەبوو ئیشی لەسەرەکەین و پرۆژەیەکی کەمان لەسەر هەواڵانی ژنانی زیندانیە کە زیندانی کراون چاوپێکەوتمان لەگەڵا کردوون و ئێستش هەر بەردەوامین ئێمە بە بەردەوامی دوو ئستۆدیۆمان هەیە ئستۆدیۆکانمان هەر هەواڵان ئەیبەن بەڕێوە چاوپێکەوتن لەگەڵ هەواڵانی پێشمەرگەی دێرین هەواڵانی ڕێخستنی دێرین زیندانی سیاسی ئێمە معادل ئەوە ئستۆدیۆکانمان لە کارایە و چاوپێکەوتنیان لەگەڵا ئەکەین و کۆیەکەینەوە بۆ هیوایم تاوی ئەو لایەنانی کە ئاماژەت پێکرد وە بگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆرێک لە بابەتەکان وەکو لە سەرەتاوە ئاماژەت پێکرد خزمەتی کردووە تاوی ئەو لایەنانە بتوانێت لە ڕێگەی کتێب و لە ڕێگەی فیلمەکانەوە دۆکۆمنت بکرێت و لە ئایندا ئێمە تاوی بابەتەکان ببێکەم و کوڕی ببینین خات و خەمینە سپاس بۆ تۆ سپاس بۆ خات و خەمینە ساڵح ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کەمێوارەی لە کورسات مەگەزین میوان بووی سپاس بۆ جەناویستان دەستان خۆش بێ دووبارە بەخێر بێ